تعرضنا سوية إلى مجازر وإعدامات وقتل وتشريد وتهجير، لكننا اليوم في قضية مصيرية. التركمان والكرد في هذه المناطق يتعرضون إلى أبشع الجرائم. هنالك عدو مشترك ضدنا وهو تنظيم داعش يحاول الاقتناص منا ومن تجربتنا الديمقراطية جميعا. لذلك نحن نحاول جاهدة القضايا الخلافية، الاختلاف في وجهات النظر موجودة، ولكن لا يمكن أن لا تحل هذه الإشكالية. تحل كل هذه المشاكل عبر الحوار والتواصل المستمر في كل هذه المناطق. أنا مرة أخرى أشكر الأخوة في قيادة الاتحاد الوطني لهذا اللقاء وهذا الاجتماع المهم، ونتمنى أن نطلع إلى حلول أكثر واقعية، وأن نعطي كلمة لجماهيرنا التركمانية بأن الكرد كانوا أيضا هم مضطهدين أيام النظام السابق، وإنهم لا يقبلون الاضطهاد على الآخرين، وهم يتعاونون معنا في إزالة هذا الظلم والغبن الواقع على المكونات في هذه المنطقة. شكرا جزيلا. خوشکورانی بەڕێز نوێنەرانی هۆکانی ڕاگەیاندن بەخێر بێن سەرچەو. جارێکی تر و لاپەڕەیەکی تر لە پەیوەندی و لە گفتوگۆ سیاسیەکان میێوانی ئەو ڕۆی مەکتەبی سیاسی وەفدێکی باڵای بەرەی تورکمانی بە سەرپەرشتی بەڕێز کاک ئەرشەد ساڵحی و نوێنەرانی زۆربەی زۆری ناوچەکانی جیاجیا لە عێراق. لەم کۆبوونەوەیەدا ئێمە بە دوو قۆڵی باسی مێژووی هاوبەش و باسی پەیوەندیە مێژوویەکانی نێوان بەرەی تورکمانی و تورکمان وەکو پێکهاتەیەکی ڕەسەن لە عێراق لەگەڵ یەکێتی نیشتیمانی کردمان و لەگەڵ کورد. وتمان لە هەفتاکانەوە ئەو ڕۆژەی کە ئێمە ڕادیۆیەکمان هەبوو ڕەنگە چەند سەعاتێک پەخشی هەبوو، ئێمە بەشێک لەو ڕادیۆماندا بووە برادرانی تورکمان کە بەشداریان دەکرد لە بەرگری لە شاخەکانی کوردستان لە دژی ڕژێمی خوێنڕێژی عێراق. و ئێمە و برایانی تورکمان لە یەک سەنگەردا لە سزن یەکتریمان ناسیوە، لە سەر قەبران یەکتریمان ناسیوە کە تێکۆشەرەکانی شەهیدمان ناشتووە، لە جەبهەکانی شەڕ یەکتریمان ناسیوە. بۆیە ئێمە دائیمەن زمانێکی هاوبەشمان هەیە کە دەگەڕێ ئەوی زمانی تێکۆشەرەکان، ئەو تێکۆشەرانەی کە خەباتیان کرد لە پێناوی ئازادی، لە پێناوی سەربەخۆیی، لە پێناوی ڕزگاری. ئێمە ئەمڕۆ لەگەڵ برایانی تورکمان باسی کێشەی زۆرمان کرد و ئێمە ئەومان تاکید لێکردەوە کە ئێمە سوپاسیان دەکەین لەسەر هەڵوێستیان لە مەسەلەی یاساکانی کە پەیوەندی هەیە بە نەفت، و هەروەها سوپاسیان دەکەین لەسەر هەموو ئەو یاسایانەی کە پەیوەندیان هەیە بە مەسەلەی لادانی حجز لەسەر زەویەکانی کە هاوبەش لە پارێزگای کەرکووک و پارێزگاکانی تر کە بە لە ڕێگای سیاسەتی تعریب و تەبعیض و ڕاگواستنی دەیەکان لە تورکمان و لە کورد زەوت کراوە دراوە بە عەوائیلی کە لەلایەن ڕژێم بە زۆرەوە هاتوو. ئێمە لەگەڵ برایانی تورکمان زۆر دەمان بەستێتەوە، تاریخ دەمان بەستێتەوە، و هەروەها ئێمە جۆغرافیەیەکی هاوبیئەیەکی هاوبەشمان هەیە، و ئێمە مێژوویەکی هاوبەشمان هەیە کە دەتوانم بڵێم بە درێژایی چەندین سەدا ئێمە خەباتمان کردووە لە پێناو مانەوەی ئەم هەرێمە بەگشتی. لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش تورکمان و کورد هەمیشە ناخۆشیان هەبووە، هەمیشە کێشیان هەبووە لەگە سیاسەتی تعریب. نە تورکمان دەسەڵات بووە سیاسەتی تەتریک بە تورککردن فەرزکە، نە کورد ئەوەندە دەسەڵاتی هەبووە کە سیاسەتی بە کوردکردن فەرزکە، بەڵکو حکوومەتی مەرکەزی بە پێی چوارچێوەیەکی سیاسیدا ڕێژرا و سیاسەتی تعریبی بەسەر تورکمان و بەسەر کورد و بەسەر مەسیحیەکان بە زۆر فەرز کردووە و ڕای گواستون زەویەکانیان داگیر کردووە. ئێمە تورکمان بە یەکەوە لە سەنگەرێکی لە بەرگریکردن لە چارەسەرکردنی کێشەکان، لە بەرگریکردن لە ئینسان لە دژی ڕێکخراوە تێرۆریستیە دژ بە بەشەریەتەکەی داعش، و بڕیاری ئەومان داوە کە باش سوود لە هەموو ئەو چەکانە وەرگین کە لەلایەن کۆمەلگای نێونەتەوەی سوود لەو پشتیوانەیە نەوەرگین کە لەلایەن کۆمەلگای نێونەتەوەی بە ئێمە دەدرێ،
و ڕێگانە دێن بە کەس چ لە زەیتونەکانمان بجێ کە ئومێدی هەموو لایەکمانە کە ئومێدەکانمان قەبر بکات. جارێکی تر لە بەردەم ئێوە زۆر بە خێراتنی وەفدی باڵای بەرەی تورکمانی دەکەم و هیوادارم هەوڵ بدەن و کارێکی وا بکەن کە لە هەموو هەرێمی کوردستان ڕێکخراوێکی بەهێزی تورکمانی دروستبی کە نوێنەرایەتی تورکمان بکات، نە ڕێکخراوێک کە دەستکرد بێ و بە پێی بەرژەوەندی غەیری تورکمان هەڵس و کەوت بکەوە زۆر جار تەعامیلی تێکدانی ڕیزەکانی نیشتیمانی و کارە هاوبەشە نیشتیمانیەکان. جاریشتر بەخێر بێن سەرچاو ئومێدوارم سەر من سەر عوسمان لە کەناڵی ئاسمانی کردو ئەگەر پارێزە بە زمانی تورکمانی وەڵامم باتەوە. بەڵام من بۆ کەناڵی بەشی تورکمانیمان هەیە، ئێمە لە کەناڵی کردو بەشی تورکمانیمان هەیە، هیوادارم بە تورکمانی جواب باتەوە. کاگەشە لە پێشوودا سەبارەت بە پێشمەرگە چەند شتێکی وتبوو. لە ئێستادا پێشمەرگە کە بەرگری لە خاکی پیرۆزی کوردستان و عێراق دەکات، ئێستا هەڵوێستی چیە بەرامبەر بە هێزی پێشمەرگەی کوردستان؟ Teşekkür ederim. Tabii İ'lam her zaman hakaiki konuşmakta iyi bir devre olması lazımdı. Özellikle Kerkuk TV temenni ederiz hakiki İ'lam olsun ve inhiyaz etmesin hiçbir zaman. Maalesef bazı defa Türkmen siyasetçilerinin özellikle de benim demezlerimi daimen tahrif eden cihetler var. Şimdi biz hiçbir zaman bunu inkar etmeyiz. Yani Kerkük'te Peşmerga'nın devri bunu inkar etmez kimse. Ama tasrihlerimizi her zaman tahrif eden taraflar var. Ben temenni ederim İ'lam hakikati daha iyi alsın. Ama bir gün Peşmerga'yla beraber Türkmen'in de orada kuvvet beraber bir qital edilir. Onun için Kerkük halkı umumen Daesh'e kanşer bir qitalleri vardı. Türkmenlerin de gücü var orada, kuvvetleri var. Peşmerga'yla da beraber bundan da evvel bunu diyemiştik biz. Ama önemlisi olan hakaiki tezif etmemekti. Maalesef bazı vesail i'lam, bazı, herkesi diyemiyorum, bazı bir mevaka, muayyen mevkalar var. İsterler her zaman Kürt'ten Türkmen'in arasını araslasınlar. Buna biz dikkat edelim. Yani bazı tasrihler var, insanların dilinden onun üzerine izafe ederler. O mevakaların haberlerine, özellikle fadaiyeler gerek inanmasınlar. Çünkü mutlaka her zaman bazı ecindet var. İster Kürt'ten Türkmen'i birbirinden ayırsın. Biz buna dikkat edelim. O vesail i'lamda hiçbir zaman ona gerekim alet olmasın. Sağ olun. ئێوەکە ئێستا لە ماوەی پێشداوەفتی هاوبەشی بزودنەوەی گۆڕانی کەتی نیشتیمانی کوردستان جیاتر سەردانی زیاتر دەستیلایەنتان کردو بوونە پشتیوانیان بۆ ڕێکەوتنەکەی کردو تەنها پارتی دیموکراتی کوردستان ماوەتەوە. هەوڵەکان چییە بۆ ئێوە بتوانن پارتی دیموکراتی کوردستانیش بێنە سەر مێزی گفتوگۆ واز لەو شەڕی ئەعلامێ بین و ڕاستەوخۆ چی بێنە سەر مێزی گفتوگۆ لایەنەکان یەکتری بڵێن؟ بەرەی تورکمانی وێچێتی نیشتیمانی کوردستان لەم کۆبنەوەدا تاکیدیان لەسەر ئەوە کردەوە کە ئێمە بەیەکەوە هەوڵی ئەوە بدەین ئەم کێشانەی کە ناوخۆ هەیە لە هەرێمی کوردستان چارەسەری بکەین. و هەروەها ئەوان هەڵوێستیان لەسەر مەسەلەی پەرلەمان و چالاکردنەوەی پەرلەمان پێویست وەکو پێویستیەکی پرۆسەی دیموکراسی و پرۆسەی سیاسی بە زەروری دەزانن. و لە کۆبنەوەکانیان لەگەڵ وەفدی هاوبەشی یەکێتی نیشتیمانی و گۆڕان ئەوەیان باس کردووە و لە کۆبنەوەکانیان لەگەڵ جەنابی بەڕێز کاک مەسعود ئەو مەوزوعە باس کردووە کە ئەوان لایەنگیری خاوکردنەوەی گرژیەکانن و هەوڵی ئەوە دەدەن کە ببنە یاریدەدەر بۆ هەموو جهودێک بۆ ئەوەی وەزعی هەرێمی کوردستان تەبیعی بیتەوە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە چەند ڕۆژی داهاتوو ئەکید محاولەی ئەوە دەکرێت جارێکی تر کەرەتێکی تر خەلەیەکی تر دەست پێ بکرێتەوە بە گفتوگۆ هەوڵ بدرێت کە بارودۆخەکە ئەو گرژیانەی کە هەیە خاو بکرێنەوە و بۆ ئومێدی ئەوەی کەرە داهاتووکی نزیک کۆبنەوەیکی فراوان بکرێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی نا ڕێککەوتنەکەی نێوان یەکێتی و گۆڕان ئەمن جارێکی بێ ئەو ڕێککەوتنە بۆ ببن بە یەک ڕێکخراو
ئێمە و گۆڕان لە ئەسڵدا یەک حزب بووینە ئیشخاخ کراوە ئێستا دەمانەوێت ببینەوە یەک وابزانم بەرەی تورکمانی نەویستە خۆی حەل بکە بێتە ناو یەکێتی نیشتیمانی بۆیە ئێمە دۆست دەبینەین پەیوەندی و کۆبنەوەکانمان بەردەوام دەبێت ئەو بریارانەی کە داومانە و دەیدەین متابعە دەکرێت و هەوڵ دەدەین چەندی بکرێت لێک نزیک بینەوە چونکە ئێمە وەکوتم بیئەیەکی هاوبەشمان هەیە مەسئولیەتی هاوبەشمان هەیە بەرامبەر بە پاشەڕۆژی ئەم وڵاتە بەنسبەت بەڕێز کاک فواد حوسێن نیش بیستومە کە دێ بەڵام باشتر وە لەگەڵ خۆی قسە بکە بزانین کەی دێ. أستاذ عفوا أنا عمار من العراقية سؤال اجتماعكم اليوم وحضوركم في المكتب السياسي للاتحاد الوطني الكردستاني هل سيعقبه بعد زيارات والمواضيع ومناقشتها وكيف سيتم تنفيذ المواضيع التي ناقشتموها أو سيتم الاتفاق عليها على أرض الواقع؟ يعني هذه ليست الزيارة الأولى وهذه ليست لقاء أولي، نحن مستمرين في لقاءاتنا وأعتقد زياراتنا حتما تتمخض عنها تشكيل لجان لبحث آليات ما دارت في الاجتماع وبالأخص إلى قضايا مهمة تمس مصلحة المكونات في المنطقة ومستقبل المنطقة وما ستؤول إليه المنطقة بعد داعش. هذه أيضا حتما ستكثر لقاءاتنا وزياراتنا مع الأخوة في قيادة الاتحاد. شكرا. أكيد احنا واثقين أنه أرض الواقع يتطلب من عندنا العمل المشترك. مدرسة مام جلال كانت تستند على مبدأ التوافق والتأخي، فدائما كان إلى برنامج متكامل للتعايش بين المكونات المختلفة في إقليم كردستان فيها. بغياب مام جلال نحن في الاتحاد نشعر كثيرا، والأخوة في الجبهة التركمانية يشعرون، والأخوة في العراق يشعرون أنه بغياب مام جلال ما حدث بالعراق. فنحن سمارون على نفس الخطة ونحاول أن نفسح مجال واسع للمكونات العراقية أن تتحد، والشقاق والخلافات التي تمت زرعها من قبل الأنظمة المتعاقبة في العراق دفنها وإلى الأبد إن شاء الله. شكرا جزيلا. شكرا جزيلا. الفيري جياني